ئەوەی دەبینە لە پشتی منەوە کارگەرێکی دروستکردنی ئسفنجە لە گەڕێکێکی ئازار کەمێک لەمەوبەر هۆکارێکی نادیار کە تا تیمەکان دەستیان بە لێکۆڵینەوە نەکردووە گەڕی گرتووە بە تەواتی بیناکە سوتاوە سەرجەمە و سفنج و پێداویستیان لە ناوی بووە سوتاوە وەکەی من پرسیارم کردو زیانی گیانی بەدواوەوە تەنها زیانی مادی بووە من هەوڵ دەدەم لەگەڵ بەرپرسی ڕاگەیاندنی بەرگری شارستانی قسە بکەم ئەم کاتت باش؟ ساوم باش لە باسیەوەمە بۆ بکەی هۆکاری ئاگرەکە چی وە یاخود ئەمە چێنێکە گەڕی گرتووە سوتاوە؟ والله أما معمل اسفنجة على منطقة واحدة هذا معمل خشاب هو فروشن اسفنج دوقات عمارية دوقاتية سرداب شيء تقريبا ساعات دور بريدو خبر عند المواطن كان ري استجابة سريعة وصلت يانزا يتر ما فرقتي ما كمان وكي اگر كجنا واتفايا كان حمل ليرا تقريبا ده تيم زياتر ليرا بريو برشمان ليرا حمو ضابطه كانش ليرا تقريبا كنترول ما كرد لسر اگركا الحمد لله برندار نية خسائر بشرية مردن نية كستية بس خسائر مادي زورة يعني دكانك غرازي زور ستاوة تقريبا است كنترول ما كرد است عمليات تبريد كان تيما كمان اوكي ايبين الليرة الحمد لله هو قضاء وقدر سبب كان نازانين تيمي ادله جنائيه هي اللي اختصاصي خوي عندنا كان اسباب اجركت اگر تماس كهربائيه يعني فعاليا شيء نازل لما هو ام دومانجي سردا ام صاله هيك اجرك ديك كوتو ولا شركتكم وكي ما اجري قورنا نكوت ولا كركوك ولا اما يعني تقريبا لم دومانجي تقريبا اما قوره راجره ليره ان شاء الله مهمترين موضوع يعني مردنيا برندارنيا الحمد لله ومهمترين موضوع اعمال تعويذه به ايتر داوم ابو حمو خلقوا اولاتي واصحابي مشاريع ابي تنفيذ شروط سلامه بكان ابي حساسات وما يدفع دايما حتى خسائر مادي نابي وخسائر بشري نابي ان شاء الله دوست باس خوش سرتان بخير اوي بينيتان قسەی بەپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی بەرگریی شارستانی من ئەمێ باس لەوە بکەم ئەو بینایی کە دەیبینە هاوکارم ڕێوازێتەوە لە کاتژمێر دوانیۆڕۆی ئەمڕۆ گڕی گرتووە بیناکە پێکاتۆ لە دوو نهۆم و لەگەڵ سەردا بەتاواتی سەرجەم بیناکە گڕی گرتووە سوتاوە ئێستا ئاگرەکە کۆنتڕۆل کرا لە قۆناغی دووەمە دەست کردووە بە ساردکردنەوەی ئەو کەلوپەلانی کە سوتاواتە ساردکردنەوەکە بۆ ئەوە ئەنجامەدرێت بۆ ئەوەی کە دووکەڵەکەش کۆتایی پێبێت وەگەوەی لە هەنە شوێنەشتا ئاگر دەرکەوتەوە دیارە من ئەمێ پاسەوەش بکەم بەرگری شارستانی کەرکووک هەندێک لەو ئامێرانەی هێناوە کەوا تازە ماوەی کەمتر لە مانگێکە گەشتووە بەدەستی بەڕێوەبەرایەتی بەرگریی شارستانی ئەمە یەکەمین جارە بەکاری هێنن بۆ ئاگرکوژێتەوە بەپێی وتەی خۆیان کە ئەمە ئامێرانەی کە ئێستا تازە هاتووە مەدای هاوێشتن یاخود نردنی ئەو ئاوە زیاتر بۆ 50 مەترە کەمەش ئەمە یەکەمین جارە ئەم جۆرە ئامێران دێنە کەرکووک و بەکاری هێنن